لەگەڵەوەی ماوەی 2 ساڵە ناحیەی گولاڵە ڕزگار کراوە لە دەستی ڕەشی تیرۆرستان، بەڵام هێشتا مەترسیی بونی بۆمب و پاشماوەکانی داعش لە دەوروبەری ئەو ناحیەدا هەیە. بەڕێوەبەری ناحیەی گولاڵە ئاماژە بۆ دەکات بەوەڵی تیماندازەکانی پێشمەرگە و بەڕێوەبەراتی مین زیاتر لە 600 بۆمب و تەقەمەنی جۆراوجۆریان پوچەڵ کردوێتەوە. لە ڕۆژی 23/11/2014 جۆلا ڕزگار کرا، لە ڕۆژی 28/12/2015 دەستمان کرد بە یەکەم کاروان کە خەڵک بێتەوە بە شاری گولاڵە. ئێمە لەو ماوەیە شاری گولاڵەمان پاکە کردەوە لە بەمب و لە عەبوات بە جۆراوجۆر. ئێمەش نزیکەی 642 عەبۆمان لە هەموو شوێنەکان شاری گولاڵە دەرهێناوە. هێزانیەکانی گولاڵەش ئاماژە بۆ دەکەن لە پاش ئازادکردنی ناحیەی گولاڵە هیچ گرفتێکی ئەمنی ڕووی نەداوە. ئەو بۆمبانە کۆن و تیرۆرستان لە کاتی داگیرکردنی گولاڵە چاندویانە. ئێمە وەکو ئاسایشی گوڵاڵە ئەمنیەتی شارمان پارستووە تاکو ئەم دەقە هیچ کێشێک نییە. هەندێک لە گەڕەکانی دەوروبەری شاری گوڵاڵە مەترسیی بۆمبی لێ هەیە، لە ڕێی خۆمانە داوامان کردووە لایەنە پەیوەنددارەکانە ڕێکخراوەکانە کە بێن ئەو شوێنانە مەسح بکرێن. ئەو بۆمبانش کە ماوەتە لە سووری ناحیەی گوڵاڵە هەمووی پاشماوەی داعشن. نمونەش لە مەترسیەکانی بونی بۆمب لە هەندێک گەڕەکی ناحیەکە ئەم گەنجەیە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا خۆی و 2 هاوڕێی لە یەکێ لە گەڕەکانی ناحیەی گوڵاڵە بۆمپیانە دەتەقێتەوە لە ئەنجامدا 2 گەنجەکەی هاوڕێی دەبنە قوربانی و ئەمیش بریندار دەبێت. طب واحد للبيت قال اكو حمامه فوق السطح وحضبوها وتعالوا. لەگەڵ 2 هاوڕێم چووینە نێو ئەو هەیکەلە بۆ ئەوەی کۆترێ بگرین کە لە سەربانەکەی بوو. لەگەڵ چوونە ژوورەوەمان چەند بۆیاغێکی سپرایمان بینی. هاوڕەکانم چوون هەڵی گرنەوە بۆ ئەوەی لەسەر دیوارەکان بنووسن کەچی بۆمبێک لەژێر پیانە تەقیەوە. ئەو 2 هاوڕێم شەهید بوون و منیش بریندار بووم. داعش تا لە گوڵاڵەیە بوو زیانی بە خەڵک دەگەیان کەچی ئێستاش خۆیان ماوەی 2 ساڵە لەم شارە نەماون، هێشتا پاشماوەکانیان ماوە. لەگەڵ هەوڵە بەردەوامەکانی لایەنە پەیوەنددارەکان و ئیداری شارەکە بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان لە خۆپاراستنیان لەو ناوچانەی کە مەترسی بوونی بۆمبی لێ دەکرێت، بەڵام بەشێک لەو هاوڵاتیانە ڕەچاوی مەترسیەکان ناکەن. بۆیە داوا لە لایەنە پەیوەنددارەکان دەکرێت پەلە بکەن لە چارەسەرکردنی ئەم گرفتە. بێستون سەلام، کوردسات نیوز، ناحیەی گولاڵە.